ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی ئازیزی سبەی دنیا نەجمەدینم ئەڵلقێکی تری دیالۆگی سبەیتان پێشکەشەکەم. دیالۆگی سبەی ئەم جارەمان تایبەتە با گفتوگۆکردن لەسەر پێگەیاندنی سیاسی. پێگەیاندنی سیاسی چاوەڕۆڵی دامەزراوەکان چییە لە پێگەیاندنی سیاسی؟ ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر محەممەد گفتوگۆەکەم کا بەڕێزیان مامۆسای زانکۆیە لە زانکۆی سلێمانی و گەشە پێدانی مرۆیش. زۆر بەخێر بێت کاک دکتۆر. خۆشحاڵم کەم گفتوگۆی لەگەڵ بەڕێستان ناکەم. مامۆسایگەن و کۆزانی ئێمە لە ناوەندی تۆشینەوەی سبەی ناماوە ناماوەی خودت بە شێوەی دەوری ڕاپرسی ئەنجامین لەسەر ڕایگشتی و تێڕوانینی کۆمەڵگی کوردی بۆ پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان. لە ماوە ڕابردوودا ڕاپرسێکمان ئەنجامدا لەسەر پێگەیاندنی سیاسی و بەشداری سیاسی لە هەرێمی کوردستان. طبعاً ڕاپرسەکەماندا بەش کردبوو بەسەر چەند تەوەرێکێک لەو شتانی کە بەلامانەوە گرنگ بۆ ڕۆڵی دامەزراوەکان بوو لە پێگەیاندنی سیاسی. جا حەزەکەم بەڕێستان بۆ چونتان چیا لەسەر پێگەیاندنی سیاسی پێتان وە پێگەیاندنی سیاسی لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکایەوە ڕۆڵی دامەزراوەکان چیە لە پێگەیاندنی سیاسی؟ سەرەتا سوپاس دنیاخان بۆ ئەم میوانداریە، سوپاس بۆ سپەی ریسێرچ بۆ ئەم میوانداریە. سەرەتا ئەگەر بمانەوێت بۆی بابەتەکە حەقی خۆی بین، پێناسەیەکی کورتیش پێ بکەین بۆ پێگەیاندنی کۆمەڵایەتی سیاسی وەکو پرۆسەیەکە ئەنجامەدرێ و دواتر باسی دامەزراوەکان و تەوەرەکانی ترەکەین. سەبارەت بە پرۆسەی پێگەیاندنی سیاسی ئێماڵین پرۆسەیەکە یەکێک لەو بابەتانی هەم زانستە سیاسیەکان هەم زانستی کۆمەڵاسی گرنگی پێدا. پرۆسەیەکە شازێکی زنجیرەیی و بەردەوامە بێت. لەم پرۆسەیە چی ڕوئەیە؟ ئێمە لە کۆمەلگایە کۆمەڵێک بنیادمان هەیە، کۆمەڵێک دام و دەستگامان هەیە کە کۆمەلگایکی پێ ئەناسرێتەوە، واتە هەڵگری جیهانبینی و بەهاکان و ڕەفتار و ئەزمموی ئەو کۆمەلگایە. ئەمانەی گوێزینەوە بۆ تاکەکان تاچێک کە تازە لەدایکە بێ دێتەنەوە ئەم کۆمەلگاوە لەگەڵ هەڵکشانی تەمەن و فێربوونی و ئاشنابوونی بە کۆمەلگاکەی پێویستە ئەم ئەفکار و جیهانبینیانە وەربگرێت، بەهاکانی ئەو کۆمەلگایە وەربگرێ و شێوازی ڕەفتارکردن و هەڵسوکەوتی دروست لە ناپەسەند و نادروست جیابکاتەوە و هەڵیگرێت. بەهاکانی کۆمەلگا فێر بەڵێ بێگومان. جا ئەم بەم پرۆسەیەڵێن بە کۆمەڵایەتیکردن، سۆشیالایزیشن و چۆن تاچێک مناڵێک دێت پاش تێپەڕبوونی 15-20 ساڵ ئەیکەی بە سویدی، مناڵێک دێت لە وڵاتێکی ئەفریقی ئەیکەی بە ئەو وڵاتە، کەسێک لە چاینابێ کە کەسێکیش لە کوردستانە لەدایکە بێ 15-20 وڵات 15-20 ساڵ کەسێکی لێ دەرەچێت کە هەڵگری بەهاو قیەمەکانی ئەم کۆمەلگایە. ئەم پرۆسەیە لە هەموو وڵاتەکانە لە هەموو کۆمەلگاکانە بە شێوازێکی خۆبەخۆی لەسەرخۆ ڕوئەدا و بە تێپەڕبوونی کات ئەفکار و جیهانبینیەکان بەهاکانی کۆمەلگا لەگەڵ ڕەفتارە پەسەندکراوەکان لەلایەن ئەو کۆمەلگاوە گوێزرێتەوە بۆ ئەم کەسە و ئەم کەسەش بەپێی ئاستی هۆشیاری خۆی، بەپێی ئاستی خوێنەواری خۆی، بەپێی گرنگیدانی بە بابەتەکان هەندێکیان عادەتەن زۆرینەی خەڵک زۆربەی وەرئەگرێت، چونکە بە شێوازێکی نەرم و بە لەسەرخۆیی تێپەڕێ بە پرۆسەی بەردەوامە لە دام و دەستگا فەرمی و نافەرمیەکانەوە وەرئەگرێت. هەندێک کەسیش کە تا هۆشیاری زۆرترە ئاگاداری کۆمەلگاکانی کێ بەراوردێکەکە لە بینی ئەمانەیە پەسەند و ناپەسەندێک جیاکاتەوە و بە اختیاراتی خۆی لە ژیانی خۆیان بەشێک لەم بەهانە ڕەنگە ڕەت بکاتەوە بە هایتر لەبەری ئەو دابنێ، هەندێک لە جیهانبینی و ئەفکارەکان ڕەت بکاتەوە هیکەوەر بگرێ و بە هەمان شێوە بۆ ڕەفتار و کردارەکانش. بێگومان و لای زۆر بەمان ڕوونەکە پرۆسەی بۆ کۆمەڵایەتی بوون لە یەکەم وێستگەی ژیانی مرۆڤ خۆی و دەست پێەکە و لە ژیانی مناڵی و دەست پێکاکە لە خێزانەوە بۆی ئەگوازرێت. زۆر جار خێزان لە کاریگەری سەرەکی هەیە لە پرۆسەی بۆ کۆمەڵایەتی بوون فێرکردنی بەهاکانی خودۆ بەهانەکە لە کۆمەلگایە هەیە لە خێزانە ئەگوازرێتەوە بۆ تاکان. زۆر جار لە ئاسی دامەزراوەکانە خێزان بەیەکەی بنچینی دانرێ، بەڵام تۆنەڵێکێکی نافەرمیە، چونکە لە ناو کلتورە گشتێک ئێمە شتێکمانە پێوتر توخمە کلتور کە لە ناو کۆمەلگەکانە یاخۆ لە ناو گروپە جیاوازەکانی کۆمەلگایە کرێ لە گەڕێکێکە دوو خێزان دوو بەهای جیاوازیان هەیە، بەڕاستە لە هەمان کۆمەلگەن، بەڵام لە ئاستە وردەکانە بەهایان فەرقی هەبێت لەگەڵ یەکتریا. بەڵام ئێمە لە ئەستە گشتەکە زیاتر مەبەستمانەکە ڕۆڵی دامەزراوە فەرمیەکان چییە لە پێگەیاندنی سیاسی خودت پێگەیاندنی بە کۆمەڵایەتی بوونی ئەوە تا دەسەڵات یا بڵێن حکوومەتێک یان سیاسەتی هەر وڵاتێک جیاوازە لە وڵاتێکتر، ئایا حکوومەت چۆن ئەتوانێت خۆ سیاسەت چۆن ئەتوانێت ئەم بەیانە بۆ تاکەکە بگوازێتەوانە کە ئەم تاکە لە پرۆسەی فێربوونی خۆیە لەگەڵ بەها کۆمەڵایەتەکان بەها سیاسەکانیش فێر ببێت؟ بێگومان تەوان باسی خێزانت کرد. خێزان لە ڕووی پۆلێنکردنەوە ئێمەڵێن ینی نافەرمیە،
بەڵام خێزانیش لە ناو کۆمەلگایە گەشاکانی من خێزانەکان لە دەروی کۆمەلگانیە کۆمەلگا و خێزانیش لە کارلێکردنە بواری تایبەت کە مەسەرەن ئێمەگەر بە پرایڤێت مەسەرەن سفێر حسابی بۆ بکەین وەکو بواری تایبەتی ژیانی تاکی تاکە کەس کە خێزان و پەیوەندیەکانی خوێن و ئەوانە دێت و پبلیک سفێریش کە بواری گشتیە کە دام و دەستگا فەرمیەکانی تیا ئەم دوانە لە ڕاستیە لە کارلێکردنە بەپێ هەندێک لە ئامارەکان ئەڵێن ئەو شتانی کە مناڵ لە خوار تەمەنی 10 ساڵە وەری ئەگرێ تقریبا لە 16 بە درێژای ژیانی بەردەوامە بێ واتە ئەو شتانی کە لە خێزان وەری ئەگرێوەکو جەنابەت بەردەوامە بەڵام کە دێتە ناو کۆمەلگا و ئەمەی کە لە خێزانی هێناوەتی ئاڵوگۆڕی پێەکە بۆ یەکەم بەرکەوتن مەسەرەن ئێمە هەندێک لە دیراستەکان ئەڵێن 5 بنیادمان هەیە 5 دام و دەستگاوی گشتیمان هەیە بە فەرمی و نافەرمیەوە ئینسان بە تێپەڕبوونی تەمەنی ئەم بەهانەی لێوەرەگری هیچیان خێزانە یەکەمیان خێزانە دووهەم ئەوانەیە کە هاوڕێ و هاوڵ و ئەو شتانی کە بە ئارەزوومەندانە گروپانێک کە دێت دواتر سێمە ئەشنە دام و دەستگاکان کە ڕۆبەڕوویانە بێتەوە دام و دەستگای فەرمی دام و دەستگاکانی پەروەردە و فێرکردن بە درێژای بەڵێ ئیترەوە هەموو کەس بەهای خێزانی خۆی دێنێ لێ بەرکەوتن ڕوەدا لە قوتابخانە و قیەم و مامۆستا و بەڕێوەبردن و فەلسفەی پەروەردەیە شتی تازە دروستە بێ چوارەمیان دام و دەستگاکانی میدیایە ئیعلام بەشازێکی ئاراستەکردن زانیاری پێدا ئاراستە دەکە هۆشیاری کاریگەری لەسەر هۆشیاری و ئاراستەکردنی مرۆڤ بۆ پێنجەمیشان دام و دەستگاکانی دەوڵەتە بە فراوانی و هەمویان ئەگرێت وەکو دامەزراوە حیزبەکان بەڵێ ئیترەوەی لە چوارچەوەی دەوڵەتە ئەکرێوانی کە بڵێن بەشێکە لە سۆڵتەوانیشی کە ڕێگە پێدرا و ناسراون لەلایەن مەسەرەن دەسەڵاتەکانی یاسادانان دووەریکردنەوە دەسەڵاتە سەرچەکان بەڵام حیزب کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان کە مۆڵەتیان وەرگرتووە بە شێوازێکی فەرمی ناسێنراون ڕاستە بەشێکنین لە حکوومەت بەڵام بەشێکن لەو دام و دەستگا فەرمیانەی کە پێگەیاندنی ئەمە کاریانێ لانی کەم ئەم سییانەیان دام و دەستگاکانی پەروەردە و میدیا و ڕاگەیاندن لەگەڵ دام و دەستگاکانی دەوڵەت ئەمە دام و دەستگا فەرمیەکانن کە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە هۆشیاری سیاسی ئێمە کەلتوری سیاسی ئێمە ئینتیمامان بۆ نیزامی سیاسی یان ڕوبەڕووبوونەوە و ڕخنەگرتنی کاریگەریان هەیە لەمانەیە و ئەم دام و دەستگا فەرمیانە هەڵگیری کۆمەڵێک بەهان زۆر جار فەلسفەی نیزامە سیاسیەکە سیستمی سیاسەکە گوێزنەوە و مادەم بە شێوازێکی فەرمیش کارەکەن هەوڵەدەن زۆر جار هاوڵاتی هەستی هۆشیاری و ڕۆشنبیری هاوڵاتی بە شێوازێک بهێڵنەوە کە خزمەتی سیستەمەکە بکە بەردەوامی پێبدا بیپارێزێت و لە ناو هاوڵاتیانیشەوە هەندێک جار ئەم دیدگایە ڕەدەکرێتەوە بۆ چوونێکی تر دێ ڕخنەی لە ئەجیرە جۆرێک لە کارلێکردن ڕوئەدا و ئەبێتە سەرهەڵدانی بەهای تر جیهانبینی تر و هەندێجار تا حەدی شۆڕش ئەچێت کۆمەڵایەتی گواستنەوەی بەهاوە لە جیلێکە بۆ جیلێکی تر جا لەسەر قسانەیە بەڕەستن لە ڕاپرسەکەی ئێمەیە کە لەسەر بەشداری سیاسی بوو گروپێک لە پرسیارەکانمان تایبەت کرد بوو بە دامەزراوەکان و ڕۆڵی دامەزراوەکان لە پێگەیاندنی سیاسی لێرەدا تاکی سەرنجڕاکێشم لە بەردەستدا یەکێک لەو پرسیارانەی کە کردبوومان ئەوەی کە ئایا تاکو چەندێک سیستەمی خوێندن یاخۆ زانکۆ و پەیمانگاکان کاریگەری لەسەر تێگەشتنی سیاسیتان هەبووە وەکو بەڕەستان باستان کرد لە واقعدا بوو سیستەمی پەروەردە دیدگایەکی زۆر زاڵی هەبێت لە پێگەیاندنی سیاسی و تێگەشتنی سیاسی خود گواستنەوەی بەهاکان بەڵام لێرە دەتاکانی ئێمە کە پرسا لە بەشداربووان کراوە تاکو چەندێک سیستەمی پەروەردە کاریگەری هەبووە لەسەر پێگەیاندنی سیاسیتان تەنها لە سەدا 13 ئاماژەبەوەکە کە بەڵێ زۆر کاریگەری هەبووە لەسرم و لە سەدا 36 ئەڵێ تا ڕادەیەک و لە سەدا 18 ئەڵێ کەم بەڵام لە سەدا 30 ئەڵێ هیچ کاریگەری نەبووە طبعاً بە بەرچاوڕوونی بەڕێستان ئەم پرسیارە تەنها بۆ ئەو گروپە لە بەشداربووان کراوەتەوە کە بە پرۆسی پەروەردە تێپەڕێنواتە خوێندووان لە کەسێک نەکراوەکە بە تەنها سەرەتایی یاخود نەخوێندەوارە لەو کەسانە کراوەکە دەرچووی بەشەکانن بۆچی ئەم داتایە یاخود کاریگەری دامەزراوەیەکی گرنگی وەکو سیستەمی پەروەردە هێندەکەمە لەسەر تاکەکانی ئێمە خۆی کە لە ڕووی تیۆریەوە بڵێم مەسەرەن بۆم بەرنامەی هەندێک شتی لەوانی ئامادەکاریە خوێندمەوە ئەمە ئینسایکلۆپیدیای زانستە ڕامێریەکانمانەیە ئینسایکلۆپیدیا ئۆف پۆلیتیکال ساینس 2011 ئەڵێ دام و دەستگا پەروەردەیەکان وەی کە چێتە چوارچێوەی ناوی ئیجوکیشنەوە بە فراوانی تر لە خوێندنگەکانەوە بیگرە تا زانکۆوانە کە ئینسان ڕوبەڕوویە بێتەوە لە ژیانیا ئەڵێ گرنگترین کەناڵی گواستنەوەی کەلتوری سیاسین کە دەوڵەت و فەلسفەی پەروەردەی وڵات هەوڵەیە بیگوێزێتەوە بۆ تاکەکان
واتە هەر کەسێک هاوڵاتیەک بە قۆناغەکانی خوێندنا تێپەڕێ تا ڕادەی ئەوەی ڕخنەی لێ گیراوە ئێمە زۆر جاردام و دەستگاکانی پەروەردە کەسێک بەرهەم ئەهێنن کە لەسەر فەلسفەی پەروەردەی دەوڵەت هاتووە و بۆیە ئەو کەسێک کاڵێک کاریگەری نەبووە لەسەر ژیانم بە بۆ چۆنی من نازانم تا چەند ینی داتاکە بە وعیەوە جوابیان دابێتەوە جۆرێک ئەوەیە کە یاوا تێگەشتووە بێ ڕاستەوخۆ مەسەلەن لە پەروەردەیە بهین کرابێ هەمەسەن نەسیحەتت پێم بڵێن بە ڕۆبەشداری سیاسی بکە یا پێگانی سیاسی بکە یان وا تێگەشت بێت کە ئیلا ئەبێ بە ئەرێنی کاریگەری هەیە لەسەری چونکە ئێمە لە تێگەشتنی خۆمانە لە ڕاپرسیەکان زۆر جار تووشی ئەمە بین کە پرسیار لە یەکێکەی مێنتاڵەتی ئەمە بیرکردنەوەی ئێمە وایە تەنها ئەوانە ئەپێوێت کە کاریگەری ئەرێنیان هەبووە لەسەری بەڵام ئەگەر بە نەرێنی کاریگەری هەبوو بێ لەسەری وا ئەزانێ خراپە وان نایخات ئەو بارەوە من ڕەنگە وای بینم ئەو پرۆسی پەروەردەی پیا تێپەڕیوە بە شێوازە کاریگەری هەبوو بێ لەسەری بە نەرێنیش کاریگەری هەبوو بێ لەسەری چونکە ئەوەش هەر چێتە چوارچەوەی کاریگەریەوە بەڵام ئەو وای حسێب کردووە مادەم کاریگەری ئەرێنی نەبووە پاڵنەری بێ بۆەوە چونکە ئەمە لە پێناسەی ئێجوکیشنە ئەڵێ چی ئەڵێ تەنها ئەو نییە تۆ منهەج چی ئەخوێنی چۆن ئەی خوێنیت مامۆستاکان چین ژینگەی خوێندنەکە چییە ئەساسەن پەروەردە وەکو ڕاهێنانێک کۆمەلگایەکی بچووکە تۆ لەوێ یەکەم جار تۆ خێزان بەجێڵی چوارچێوەی ئەمە خێزانەکان چۆنن دایک و باوکێک کە زۆر جار ئەم دوو کەسە لەسەر ئەساسی ئەجاببوونیان بە یەکتر خۆشەویستیان بۆ یەکتر جیهانبینیان نزیکە لە یەکتر خێزانێک دروستەکەن و کاریگەری هەیە لەسەر مناڵەکانیشان بە شێوازێک پەروەردەیانەکەن کە دێن بەڵام کە بەرهەمی خێزانێک و 2 3 و 200 هێنە خوێندنگەیەکەوە پەروەردەی جیاوازە جیهانبینی جیاوازە بەرکەوتن ڕوەدا مامۆسا ڕۆڵی چییە ئەگەر پرسیارەکە وەڵامەکە زۆر درێژ نەکەمەوە زانیاریەک لەم بابەتانە بڵێم بەپێی هەندێک لە داتاکان ئینسان لە دیراساتەکان ئەڵێ بەگشتی ئینسان لە تەمەنی سەرەتاییە خوێندنی سەرەتایە فێری چی ئەکرێ فێری ئینتیما ئەکرێ تەمەنی مناڵ ئاوایە فێری خۆشەویستی نیشتمان ئەکرێ خۆشەویستی ڕەمزە مێژوویەکان ئەکرێ ئەمە پرۆسەیەک تێپەڕێ بەڵام لە ئاستی ناوەندی و بە تایبەت ئامادەیە هۆشیاری دێت هۆشیاری مەسەرەن بەوەی کە مافەکانی چییە یاسا چۆنە دام و دەستگاکان چۆن کارەکەن حکوومەت چۆنە ئەرکی حکوومەت چییە مافی من چییە ئەرکی من چییە ئەبێ بە هۆشیاری بەڵام لە ئاستی زانکۆیە تەمەنی 18 ساڵ تەواو ئەبێ و بەرپرسیارەتی دروستە بێ زانکۆ ئەم جارە دێتە سەرۆی من بەشداریکردنم چۆنە بیرکردنەوەی ڕخنەیی چی قوبول ئەەکەم چی ڕەفز ئەەکەم وە لە چیا مافم هەیە بەڕ چالاکی تەمەنی خوێندکاری زانکۆی پێداویستەکان لە ئاستی داخوازی منایە بێگومان جاکەوێت عقلی هەڵسەنگاندنی ئەم شێوازی بەڕێوەبردننی لە زانکۆ هەیە ئەم شێوازی بەڕێوەبردننی کە حکوومەت هەیەی من لە تەمەنی 18 ساڵم تاوا کردو 20 ساڵ و زیاتر مافەکانم چۆن دابی نەکرێت لە ناو زانکۆکانە چالاکی سیاسی دەست پێەکە دیبیت دروستە بێ گفتوگۆ دروستە بێ و بیر لە مستقبلی کارکردنی و خۆی کاتەوە بۆیە لێرە ئاستەکە گۆڕێ بۆیە بینیمان لەگەڵ خەڵکشانی ئەمانەیە پرۆسەی پەروەردە و ئیجوکیشن کاریگەریەکی حاشە هەڵنەگری هەیە لەسەر مرۆڤ خاڵێک هەیە لێرە ئەگەر سیستمەکە فەلسفەی پەروەردەی و سیستمەکە کراوە بوو دیموکراسی بوو مەجای مافەکان تیا جێگیرتر بوو لەگەڵ تەمەنا تۆ ڕایەنێ لەسەرەوەی مافەکانت چییە فرەیی چییە جیاوازی چییە چۆن بتانی لە ژیانێکی پڕ لە جیاوازیە بژیت و کاریگەریت هەبێ ئەگەر سیستمەکە ستەمکاری بوو یادیم دیکتاتۆری بوو هەوڵەیە کەسەکان وا لێ بکات گوێڕایەڵی سیستمەکە بن گوێڕایەڵی سەرکردە بن گوێڕایەڵی ئەو فەرمانان خیتاب و گوتاری ئەرک زۆر زۆر ئەمن ئەرکم چییە ئەرکم بەرامبەر بە نیشتمان بەرامبەر بنەتەوە بەرامبەر بە مێژوو نەک مافم چییە جا ئەم دوو فەلسفەیە دوو ئاراستەی جیاوازیش لە مرۆڤ بەرهەمهێنن لە کاریگەری سیستمی پەروەردەیە بەتاکید وایە بەڵام حەزەکەم لە قسەکانی خۆتەوە وەربگرم سیستمی پەروەردەی ئێمە ئەکەوێتە ناو کەم فیڵدیانەوە بەڕێستان باست کرد ئایا سیستمێکی دیموکراسیە خۆ دیکتاتۆریە و هەر بۆ پێیکە خۆم لەم بەشایشەکەم لە کاتی ئەنجامدانی ئەم ڕاپرسیە ئەو بەشداروانەی کە قسەیانە کرد زۆرینیان پێیانەوە بوو کە لە زانکۆکانە خۆ لە مەکتەبەکانە باسکردنی سیاست و گفتوگۆکردنی سیاست بابەتێکی بەڤە بووەکو ئەڵێ یاخۆت ئازاد نەبوون کە لەوەی پرسیارکەن یا ڕەخنە بگرین و خۆشە لە ئەکادیمیا و لە ناو کەشی زانکۆیتە سەوڕەکەم بەر ئەو جۆرە لە بەرکەوتدانە کەوتی بێتی کە لە سیستمی پەروەردەی بە تاکو چەندێک ڕێگایە کە ئێمە پرسیاری سیاسی بکەین تاکو چەندێک بتوانین ڕەخنە بگرین و تاکو چەندێک ئەسڵان پرسیاری جدیمان بۆ دروستە بێ من خۆم خوێندکاری بەشی بەڵێ
منیش زانستە ڕامیارەکان من کێشەکە چییە لێرە دنیاخان بە بۆ چوونی من ئێمە دوو شت تێکەڵاوەکەی سیاست لەگەڵ حیزبایەتی بە زمانی هین بڵێم زمانی سادەم و کەس تێ بکە ئێمە گرنگیدان بە بابەتی سیاسی کە چۆنێتی بەڕێوەبرچوونی وڵات مافەکانی من چییە ئەرکم چییە هاوڵاتی کێ کەلتوری سیاسی چییە نیزامی سیاسی و سیستمی سیاسی چۆن کارەکە ئەمە نابێ بابەتێکی بفەبێ ئەمە یەکێکە بێ لەو بابەتانەی کە بەشێکە لە چوارچێوەی سەقافەتی ماف و دیبێتی گشتی و بواری گشتی بە قسەی تیا بکەین ئەوەی کە لە زانکۆیە زۆرجار نەخوازراوە و تا حەدی بێزارکردن خوێندکار و مامۆساوانش بێزارەکە ئەمە ئاراستە بکرێ بە قازانجی کەسێک تاقمێک گروپێک حیزبێکی دیاریکراوە حیزبایەتیکردن بە شێوازێکی واکەواکە بە دەستێوەردان اختیاراتت کەم بکاتەوە و کڕینی ویژدانی تێکەوێ فشارکردنی تێکەوێت ترساندنی تێکەوێت بە پێجۆری سیستەمە سیاسەکان و کەمی دیموکراسی و زۆری ستەمکاری وای لێ دێت یعنی ئاراستەکردنەکان بۆ شێوازاچێ ئەو پرسیارەی کە کردت لای ئێمە سیستەمی پەروەردە چۆنە حکومدان زەحمەتە ینی بڵێم ئەوەیە ئەوانە بەس ئێمە کێشەیەکمان هەیە بەنەریت بە کەلتوری سیاسی ئەومان ئێمە ژیانێکی نەریتی زاڵە بەسەرمانە خێزان بنەماڵە عەشیرەت تاڕادێک دین تەریقەت ئەو شتانی کە لەناو کۆمەلگایە بۆی تۆ کۆمەڵناسیت خوێندووە لایەنە کۆمەڵایەتیکە زۆر زاڵە بەسەرمانە وەکو دام و دەستگاش زانکۆمان هەیە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە دادگامان هەیە میدیامان هەیە دام و دەستگای مۆدێرنمان هەیە ئەم نەریتە هینەکان کۆمەڵایەتەکان هاتووە لە ناوەڕۆکی ئەم دام و دەستگا هینانە کارەکات مۆدێرنانە مەسەن تۆ ئەچیت بۆ نمونە خوێندنە تەواو کردووە ئەتەوێت لە دام و دەستگایەکی مۆدێرنە لە بانکێکا کار بکەی لە ڕێکخراوێکی بواری ڕۆشنبیری و ئانەیە کار بکەی CV تەقدیمەکەی ڕێگەی CV و من CV تەقدیمەکەم و CV تەقدیمەکە ئەمە ژیانێکی مۆدێرنە مؤسسەکەش دام و دەستگایەکی مۆدێرنە و مەفروضە شۆرتلیستی بکە کامانیان بۆ ئەم پێگەیە گونجاوان ئەمە ئینگلیزیکەم بەکاربێن نەبەرەوە ئینگلیزی زانین لەبەرەوەی ئینگلیزی هاتۆتەنەوە ویستم بڵێم پۆزیشن بۆ ئەم پێگەیە بۆ ئەمیشە لیستەکەت کورت بکەیتەوە بۆ ئەم پێگەیە کێ گونجاوتر و شیاوترە ئەبێ ئیشەکە بەم شێوازە بڕوە بەڵام کەس لە تەنانەت لەوانەش ئێمەش پێشکەشمان کردووە ئەوەشی کە بڕیارەکەدا چاوەڕێ بزان کێ تەلەفۆنی بۆ دێ کێ نامەیەکی پشتگیری بۆ دێ کێ لە شوێنێکی ترۆ دێ نەریتەکە دێت لەم ناوەڕۆکە هەڵ ئەکۆڵێ لە کواڵیتی سیستەمەکە کەم ئەکاتەوە و نایڵێ بە شێوازە مۆدێرنەکە کار بکە هەمان شت لە بواری پەروەردە هەیە لە کۆمپانیەکان هەیە لە بواری گشتیا هەیە لە میدیا هەیە بۆی هەڵسەنگاندنی ئەوەی کە لای ئێمە ڕووەدا زەحمەتە پۆلێنی بکەین ئەنی بۆ ئەم بابەتە ئەگەر شتێکی تر بڕێم لە ڕووی زانیاریەوە ئێمە چەند مۆدێلێکمان هەیە ئیجوکیشن چۆن کاریگەری هەیە لەسەر سیستمی پەروەردە چۆن کاریگەری هەیە لەسەر هۆشیاری و پێگەاندنی سیاسی یەکێک لەو مۆدێلانەی لە جیهانە دیراسە ئەکرێ مۆدێلی فینلەندا فینلەندا ئیش لەسەر چیەکەن ئەڵێن تۆ پێم وابێگەر هەڵە نەبن سەرەتایەوە لە چواری سەرەتایی بەرەو سەرەوە لەو تەمەنەوە بەرکەوتن دروستە بێ بە چی بەوەی کە مافەکانت چییە و ئەرکی دەوڵەت بەرامبەر بە تۆ چییە و تۆ ئەرکت بەرامبەر ئەم نیشتمانە چییە و هەم هاوکێشەی ئەرک و ماف و سنوورەکانی و چۆن بەشداری تیاکەی ئیشان لەسەر دووشتە یەک تاکێکی هۆشیار بە مافەکانی دروست بکەن دوو سیستمێکی سیاسی چالاک کە بتوانێت وەڵام دەرەوە بێ بۆ ئەم کارانە و ئەم شێوازی پەروەردەکردنە تێکەڵ ئەکەن لەگەڵ هەڵکشانی تەمەنە بە بیری ڕخنەی کریتیکال تینکینگ چۆن بۆی بە نەتیجە ئەوەی بکە بوو سیستمە پەروەردەیە تێپەڕیوە بەرهەمەکەی جۆرێک لە بەئەرێنی هەڵسەنگاندنی بۆ کرێ لە بەرامبەرە بۆ من مۆدێلی ئەمریکیمان هەیە تاک بەرکەوتنی هەیە لەگەڵ سیڤیک ئیجوکیشن پەروەردەی مەدەنی و ئەڵێن بەش لەگەڵ تێپەڕبوونی کات و بەرکەوتنی بە موسسەکانە چکە سیاستکردن زۆر وەکو ئیدارەیە لەوێ وای لێبێ کە دوایی قیەمەکانی کۆمەلگاکە وەرگیرێ و هەڵدا پێگەیەک بەدەست بێنێ لەو سیستمایە فەڕەنسیەکان بۆ نمونە بەناوی ئەوەی کە دەوڵەتێکی عیلمانیە بەهای جمهوریەت و کۆماریان هەیە پەروەردەی ئەویان هەیە نیشتمانی و ئەخلاقیان هەیە ئەڵێ بێ هەموو کەس لە پرۆسەی پەروەردەیە بەهاکانی جمهوریەت وەرگرێ و بەمە ئەگەر کەسێک هەر شتێکی تری هەبوو سەقافەتێکی لاوەکی هەبوو ئەبێ لاواز ببێ ببینە خۆی بەهای پەروەردە لەم وڵاتانەی ئێمە چی هەیە لەم وڵاتانەی ئێمە ئەڵێ پەروەردەی نیشتمانیمان هەیە یان سەقافە قەومی کۆن لە سەردەمی بەعسوانەیە هەبوو
ئاراستەکردنی کەسە بە یەک ئاراستە لەسەرەوە نەسیحەتی ئەەکەین مامۆسای پەروەردەی نیشتمانی ئامۆژگاریمانەکە مامۆسای پەروەردەی ئامۆژگاری دەکات پێویستە وایە پێویستە لەسەرمان بیرمان بە مناڵ بینها داڕشتمانە نووسی داڕشتنی هەمومانەوەی پێویستە لەسەرمێکمان دیابێت کەلتوری ئەرک ئەڵێ مەسەن ئەرک بەرامبەر بە نەتەوە ئەرک بەرامبەر بە نیشتمان کوردایەتی نیشتمان پەروەری ئەوانە دێت بەڵام وا ئەزانەی ترێمە شتەکەمان خسۆ دەست بەر پرۆسی پەروەردەیە و یەکسەرە مناقەهینی ئەەکەین نەسیحەتی ئەەکەین ئامۆژگاری ئەەکەین لە کاتێک ئەبێ بەشدار بێتایە گفتوگۆ بکە پرسیار بکە و ئەگە پرسیارەکانی وەڵام بیتەوە ئینتیمای ڕەنگە بەهێزتر بێ لەوەی کە بەیەک ئاراستە نەسیحەتی ئەەکەی ئەو داتا یەکەم جار وتت منە ڕەنگە بەشێکی ئەم کاریگەری سلبیە بوو بێ کەلتوری ئامۆژگاریکردن و بڕیار لەسەرەوە و پێویستە لەسەرمان وای لێ کردبێ شتێکی نێرێنی لەبارەی پاخانەوە بەسەبەتەرەوەی بەڕستان باستان کرد شتێکێ لە ناو ئێمەیە کە زۆر بەری ئەکەوین و ناڕاستەخۆی خۆڕاستەخۆیەتە لە شعوری ئێمەوە وەکو بەڕستان باستان کرد پێویستە لەسەرماکەمەوە داڕشتمانە نووسی لا بە خۆشەویستی نیشتیمان و دایکی هەبێ ئەوەنە پێمان وتراوەتەوە لامان بۆ تا شتێکی ئاسایی وەچ بەچۆتە بەشێک لە شعورمانەوە پێمانوانە کە ئێمە ئەو شتێکی ئیزانین یا پێویستە بیکەین لا ڕێگەیەکی ئاگاییەوە بەدەستمان هێنابێ بۆیە بە بەشێکی ئاسایی ئەیبینین هەل لەو ڕاپرسیاکی لەو پرسیارانی کە لە بەشداربان کردبوومان ئەو بۆ لە ناو خێزانەکەتانە تاکو چەندێک گفتوگۆی سیاسی ئەکەن مناقەشاکەن لە ناو خۆتانە زۆرینیان یانو نەخێرێمە هیچ مناقەشە ناکەین دواتر پرسیارەکەمان گۆڕی لە بەشدار بووان ئەتمان ئایا هیچ کات باسی پێکەنانی حکوومەتەکەن بەسەرەن ساڵێک هەڵبژاردن کراوەڵێ نەخێریا مەعاش هات دواکەوت ئەی چۆن ئەی لێ کورتی ئەم مناقەشانێتیانە بێ بەڵام کە بە ئەکادمی پرسیارەکە لە گفتوگۆی سیاسی ئەکەن زۆرینیان یانو نەخێرەمە گفتوگۆ ناکێ بەڵام کە سێغی پرسیارەکەمانە گۆڕی باسی کۆمەڵە بابەتمانە کرد ئەنوە ئەی چۆنی ئەی لێ کورتی ئەم باسانێتیانە بەجارێکە ماڵە مەعاشخۆری هەبێ و من ئەو باسانە هەیە جاهل لە بەڕستا باسی بابەتێکی ترتان کرێت ئامەزراوە پەرمەکان کە ئەوش ڕۆڵی میدیایە بە هەمان شێمارێکێک لە بابەتانە کە ئاماژەمان پێکرد بەخۆ جێمان کرد بە لە ڕاپرسەکەمانە پرسی میدیا بوو لە سایە 16 بەشداربان پێیان وایە کە سۆشیال میدیا کاریگەری بەسەر تێڕوانینە سیاسەکانیانەوە هەیە ئەگەر بین بەراوردێک بکەین سێرەکی کاریگەری سۆشیال میدیا بە سەدا سێ زیاترە لە کاریگەری سیستمی پەروەردە ئێمان بۆچی ئەگەڕێتەوە بەس سۆشیال میدیاە میدیاش لەگەڵە پرسیارەکانمان دوو بەش بوو کەناڵەکانی میدیا و لەگەڵ سۆشیال میدیا ئێمەێک لەو پرسیارانە کە هەمان بووکە لە کام سەرچاوی خوارۆ زانیاری سیاسی وەرئەگری لەکوێ زانیاری وەرئەگری لە 34 ئاماژیان بە کەناڵە کوردەکاندا بوو کەناڵە کوردەکان و لە 133 ئاماژیان بە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بووەتە ئەم دوو ڕۆژەی بەرزترین ڕێژە بوون بەراورد بە ماڵپەڕە هەواڵەکان یا خۆشۆنە گشتەکان وەکو چایخانە یا کەناڵ ئاسمانەکان ماسمیدیا و هەم لە سۆشیال میدیا هەردووکی بەرزترین ڕێژە بوو لە کەناڵە ئاسمانەکان 134 بوو لە سۆشیال میدیا خۆتۆڕە کۆمەڵایەتیەکان لە 133 بوو و لە دوای ئەوە پرسیاری تریشمانە بکە تاکو چەندێک سۆشیال میدیا کاریگەریە لەسەر تێڕوانینی سیاسیتان لە 116 بەشداربان پێیان وا بووکە زۆر کاریگەریە بەسەر بیر و ڕاستیاسیەکانیانەوە خۆی ئەگەر چوارچێوەیەک بۆ ئەم بابەتە دانم کە خۆی ئیشەکی هەیەک لە ئیشەکانی میدیاش مەسەلەن بۆچی میدیا و ئێستش سۆشیال میدیا بە یەکێک لە کەناڵەکانی پێگەیاندنی سیاسی دانراوە چونکە سیستمی سیاسی خۆی مەسەن ئەو فەلسەفەی کە هەیەی ئەگەر تەماشاڵەوە بکەین یا هەر گروپێکی کۆمەڵایەتی و سیاسی هەڵگری جیهانبینیەک بێ باشترین ڕێگە بۆی بیگەێنێت ئەم کەسانەوەی لە ڕێگەی کەناڵی میدیاییەوە بۆی ماس میدیا بڵاوە بێتەوە خەڵک وەرەگری سۆشیال میدیای تر هەموو کەسێک لە ناو مۆبایلەکەیەتی ئێستا وای لاتۆ کەناڵە میدیایەکانیش کە کاتی بەرنامەکە تێپەڕێ ڕوانە چەندین ژمارەیەکی دیاریکراوی خەڵک ببینێ هەمووی سۆشیال میدیایەکی بەهێزی هەیە دووبارە و ڕیلی لێ دروستەکەوچی بە سەقافەتی سۆشیال میدیا شتی جیاوازی لێ دروستەکرێت ببینرێتەوە ینی ئەو بەرنامە تەلەڤیزیۆنەکە بە شەوەی لایڤ لە فەیسبووک ڕادۆکاتە زۆرینی لەوێ ئەوێ وەکو چی تەماشاکرا وەکو دەستگایەکی بەرهەمهێنەری ناوەڕۆک دێتەوە سۆشیال میدیا کاریگەری هەیە لە ڕاستیە یعنی ئەگەرۆنێ بڵێ وەکو جاران دانیشە ئەخباری سعات 8 دانیشە بە دیاریەوەی تر سعات 8 تێپەڕی ئەخبار لە سووە بێت دانیشەوە بۆ 11 شەو نازان وەکو کەلتوری ئەمە کۆن سەردەمی ئەمە ئەوشتانە هەبوو ئێستا هەر وەختێ ئەوێت تەماشاکاتەوە لە ڕێگەی ئەپێکەوە یا لە ڕێگەی کەناڵەکە تەماشاکە بۆیە میدیا و سۆشیال میدیات ڕاستی بەیەکەوە ینی هەرچەند نیسبەتەکەش زۆری فەرق نییە بەڵام بەیەکەوە کاریگەریان هەیە بە کورتی چی ئەکا میدیا و سۆشیال میدیا چی بۆ ئێمەکە
کەناڵێک ئەدۆزێتەوە ئەو وێنەیە یان ئەو بەهایانەی کە وەکوتم سیستەمە سیاسیەکە فەلسەفە پەروەردەیەکە فەلسەفە سیاسیەکە یان ئەفکار و جیهانبینی گروپی خاوەن میدیا یا خاوەن سۆشیال میدیاکە بە ڕێگەیەکی ڕاستەوخۆ بگەێنێتە تاکە کەسەکان یان ئەوەی کە ئەمە پێڵێن بە ئیستیلاحی سیاسی پێڵێن هاوڵاتی. ئەم ڕێگەیە وای لێ ئەکات کە زیاتر لە بینینی ڕاستەوخۆی کەسێک لەگەڵ کەسێکا بە گفتوگۆ کاریگەریکی زۆری ئەبێ وتارەکان ئەکات و مەسەرەن چەند تەکنیکێک بەکار ئەهێنرێ لێرەیە لە ئەوانی کە شارەزای بواری میدیا و سوۆشیال میدیان باسەکەن بۆ نمونە بە پرۆسەیەکە تێ پەڕێ پێڵێن ئەجینداسێتی یعنی تۆ بەرکەوتنە هەیە بە کۆمەڵێک زانیاری و هەواڵ وانە دێت بەڵام ڕێکخراوەتەوە تۆ وازانی هەر ئەمە ڕووی داوە نا فیلتر کراوە بە ئەجیندایەکی دازێتە بەرچاو مەسەن میدیا و سوۆشیال میدیا ئیش لەسەر ئەوە کاشتێکی تر فرەیمینە بووەکە کە ئەمە زۆر گرنگی پێ ئەدرێت چوارچێوە سازیەکەکە بۆ ئەوەی کە چی بە تۆ ئەگەێنێت چۆن ئەیگەێنێت بە تۆ و تۆ چۆن بە شێوازێک ئەم بابەتە وەرەگری وەکو ئەوەی سەرچاوایکی بێلایەن بە تۆی وتووە و اختیار و بژاردەکان بۆ سنووردارەکە لەو چوارچێوەیە تۆ ئەوە هەڵابژێری یانێکی لەو میکانیزمانەی تر کە بەکاری هێنی ئەوەیە لە کوردی خۆمانە شتێکمانەیە ئەڵێ گوڵبژێرت بۆەکە ئینتیقایی شتەکان بۆ هەڵەبژێری هەندێشت ڕێگە پێدراوە بێت بۆ لای تۆ هەندێشت ڕێگە پێ نەدراوە و لە بەرامبەریشە کۆمەڵی شتت بۆ دوور ئەخاتەوە ئەوە تۆنیت بڕیاریدا ئەو بابەتانە گرنگ بێ بۆتیانە بەڵام میدیا و ماس میدیا وانی کە لەژێر کۆنتترۆلایە فیلتەری ئەکا هەندێکیان هەڵە بژێرێ ئەوەندە بەرکەوتنە لەگەڵای تۆش ئەگەیتەوە قەنەعاتی ئەمانە مهمە بۆ تۆ بەڵام ڕەنگە لەکە ئاسی ژیانی تاکە کەسا شتیتر هەبێ گرنگتر بێ بۆ تۆ بۆی ئەمانە وا ئەکا کە کاریگەریان زۆرتر ئەبێ لە بەرکەوتنی ڕۆژانەشی هەیە ئەوەی پەروەردە کەمتر لە زیهنیا ماوەتەوە بەس ئەمە ڕۆژانەیە زۆرتر وەک دوهەمین بابەتی گفتوگۆکەمانێک دۆزە سەر ئەوە بوەستین کە ئەم جیاوازیە تەنها بۆ گەڕێتەوە کە تووڵەکانی پشت بەکارهێنانی سوۆشیال میدیا کۆمەڵێک تەکنیکی لەگەڵا بەکار خۆی کۆمەڵە استراتیجی هەیە و قسە باوەی کە ئاڵێ ئاسان بەدەزێت و لە هەموو ماڵێکا هەیە یانیش ئەوە تا پەیوەندی بۆ استراتیجی کە لە میدیا بەکارێت لەکە دەسەڵات گرنگی پێدا و گرنگی پێدانە ناگوازێتەوە بۆ سیستەمی پەروەردە ئەگەر بابەتەکە ئاسانکاری بێخۆ هەموو مناڵێکی کورد چۆن مۆبایلی هەیە خواهاش ئەڕوات بۆ خوێندنگە شتێکمان هەیە گۆڕانکاریی گەورە لە مەزاری سوۆشیال میدیا ڕوویداوە کە بەلانی پەیوەندی بەلانی سایکۆلۆژی وایە تۆ لە بەشداری لە سوۆشیال میدیا وا ئەزانی کاریگەری تۆ وەکو ترامپ وایە ئەو شتێ بڵاوەکە تۆش بڵاوەکەیت تۆش ئەو شێریەکە تۆش شێریەکەی ئەوەی کە ئەم شعورەی لە ڕووی سایکۆلۆژیەوە بە منی ئەداک هەر شتێکم بڵاو گرازان هەموو جیهان من سپۆتلایتەکە لەسەر منە تیشک لەسەر منە من ئەبینێ و من گرنگیمە من لە کارلێکردنە یەک ئاراستە وەکو مەکتەب نەسیحەت ناکرێم ئامۆژگاری ناکرێم بەڵکو منیش بەشدارم کارلێکردنی ئاسۆی ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە زاڵبوونی وێنەیە کەلتوری وێنە ئێمە لە جاتیوە کتێبێ بخوێنیتەوە لە چەندین لاپەڕە راپۆرت تێ بخوێنیتەوە سیمۆرێ بکەیت تەماشای بکەی ڤیددیوەکەت پێشانەکە تۆ خۆت ئایا حەزەکەی پلەی ڤیددیوەک بخەیتە کار تەماشای بکەی یان دەدیار بخوێنیتەوە ڕەنگە وەکو کات ڤیددیۆکە کاتی زۆرتریشی بێ بەڵام ئەرکی کەمترە و وێنە و ڤیددیۆش مەجای کاریگەری زۆر ئەخرێتە سەر و تەسیری زۆرترە بێ لەسەر بۆی ئەمە بە یەک هۆکارەکە و زایدەن ئەم دوانەی کە باسم کرد بابەتی بە بازارکردن قازانج تۆ لە ناو تۆڕێکای کەوتویت وەکو بازار سەودار بەسەرەوەکرد کڕین و فرۆشتنە مارکێتینی تایە و هیچ بەرکەوتنێک لەمانە نییە لە کۆتاییە جیهەتێک یا زیاتر قازانجی مادی لێ نەکەن بۆی ئەمانە بەیەکەوە کارەکان ئاخر قسەشم ئەوەیە کە لەم سەردەما زۆر باسی لێکرێ بە سەردەمی پوچی و پوچگەراییە وای لێ هاتووە کەسێک مادەم ڤیۆری زۆرە کاریگەریە خەڵک تەماشایەکە ناوەڕۆکەکەی زۆر گرنگ نییە فەیلسوفی قسەکە یان احترامەمەیە کەسێکی پوچی بێناوەڕۆ قسەکە ئەگەر ئەم بە شێوازێک توانی سەرنج ڕاکێشێ بۆ خۆی ڤیۆری زۆر بوو فۆلۆوەری زۆر بوو نازام چی زۆر بوو چی زۆر بوو چی زۆر بوو کەواتە ئەمە گرنگترە بێ و ڕیکلام لێرەوەیە داهات لێرەوەیە تەئسیرکردن لە خەڵک لە سەرنج ڕاکێشان لێرەیە ئەمانە لەگەڵ ئەم سەردەمی پوچگەرایە وای کردو ئەمە کاریگەرترە نەک لە مەکتەب لە چەندین سەنتەری لێکۆڵینەوە و گرنگی پێدان و لایانی ئەخلاقی و بەهایی و نیشتمانی ئەوانی تر تاکەی بەردەوامە بێت چۆن ئەڕوا بەڵام بەیەکەوە کارەکە و خزمەتی یەکترەکە زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر زۆر خۆشحاڵ بووم دیالۆگی سپێک کۆتایی هەتا شاد بن